بینەرانی عزیز لە بەرنامەی لێکدانەوەی هەواڵی ئەمڕۆماندا لێکدانەوەیەکمان دەبێت سەبارەت بە شەڕ و تێکەڵچوونەکان لە سووریە و بارودۆخی ئێستای ڕۆژاوای کوردستان. هەروەکو هەموو لایەگاگادارن ماوەی چەند ڕۆژە هێزە ئیسلامیەکانی نەیاری ڕژیمی سووریا کە لەلایەن دەوڵەتی تورکیەوە پشتیوانی دەکرێن هێرشێکی بەرفراوانیان کردوەتە سەر ئەو ناوچانەی لەژێر دەسەڵاتی ڕژیمی بەشار ئەسەددان و ناوچەیەکی تا ڕادەیەکی زۆریان داگیر کردووە. ئەوەش مەترسی جددی بۆ سەر ناوچەکانی ژێر دەسەڵاتی حکوومەتی خۆسەری لە ڕۆژاوای کوردستان دروست کردووە. بۆ تاوتێکردنی ئەم ڕووداوانە لە بەرنامەی لێکدانەوەی ئەمڕۆماندا داوامان لە بەڕێز کاک ئاکۆ ئەنوەری ئەنجامی کومیتەی ناوەندی کۆمەڵە کردووە بەشداری بەرنامەکەمان بێت تا لەم بارەوە چەند پرسیارێکی ئاراستە بکەین. کاک ئاکۆ زۆر سپاس بۆ ئامادەبوونت لەم بەرنامەیە. دەکرێت سەرەتا سەبارەت بەم هەواڵە و چۆنیەتی بارودۆخی ئەو ناوچانە بەگشتی بدوێن. سڵاو بۆیە بۆ بینەرانیش ئەوەی کە ڕوونە ئەو ڕووداوانی کە ئێستا لە سووریا ڕووەدا بێپێشینە و بێهۆکاری پێشتر نەبووە. سووریا بووەتە مەیدانی ململانەی هێزە دەرەکیەکان و جەمسەرە ناوچەیەکان بە تایبەت تورکیا و سووریا و ئێران. هێزەکانی سەر بە دەوڵەتی تورکیا کە پێشتر بە جبهەی ئەنوسرە ناسرا بوو و ئێستا ناویان هەیەتی تەحریر و شامە، دوای ئەو ئاگربەستەی کە لە شەڕی لوبنان و ئیسرائیل شەڕی حیزب الله و ئیسرائیل بڵێن ڕوویدا، ڕۆژێک دواتر لە ماوەی 24 کاتژمێرە هاتن شاری حەڵەبیان گرتەوە، هێزەکانی بەشار ئەسەد پاشەکشیان کرد یا بەبێ مقاومەتێکی بەرچاو یا ئەوەی کە چاوەڕوانەکرا لە دەوڵەتێکی وەکو دەوڵەتی سووریا و یا وەکو ئەوەی بە پشتیوانی رووسیا ئەو مقاومەتێک کە ئابێ بکرێت لە بەرابەر هێزێکی چەکداری توندڕەوی ئیسلامی وەکو تەحریر و شام نەکراوە، ڕاحەت پاشەکشیان کرد و شاری حەڵەب کە یەکێک لە شارە گرنگە پیشەیەکانە، شارێکی گرنگە لە بواری پیشەی و بازرگانیەوە، دوای دەمەشق دووەم شاری سووریەیە پاشەکشیان لێ کرد و ئێستا ئەو شارە ئەو تا لەژێر دەسەڵاتی هێزە توندڕەوە ئیسلامیەکان. هەتا ئێستاش ئەوانەی کە مربوط بە ڕۆژاوان و کوردەکانن، چونکە لە دەوروبەری شاری حەڵەب کە خۆی 2 ملیۆن نەفەرە بەشێکی بەرچاوی کوردن و شەڕوانان یا هێزەکانی هەسەدا هاتوون بۆەوەیە کە بە شێوەیەک ئەو کوردانەی کە لەوێن یا لە شارچکەی تەبەق هەروەکو لە هەواڵەکەی خۆتا هاتبوو کریدۆرێک دروستکەن بەوەی کە لانیکەم ئەو کوردانەی کە بەشێکیان ئاوارەکانی عەفرینن لەوێن نیشتەجێن ڕزگاریان بکەن. هەرم ڕۆژ شەڕ و پێکدادان لە نێوان هێزە توندڕەوەکانی سەر بە تەحریر و شام و هێزە ئۆپۆزیسیۆنەکانی سووریا لەگەڵ شەڕوانان هەیە، لەولاشەوە رووسیا و ئێران خەریکن ئەیانەوێ شاری حەڵەب بگرنەوانێ بۆ پشتیوانیکردن لە دەوڵەتی دەمەشق، بەردەوام بۆمبارانی شوێنە جۆراوجۆرەکانی وەک ئێدلب و وەک حەڵەب و دێهاتەکانی دەوروبەریەکەن بۆی کە بتوانن جارێکی تر حەڵەب بەدەست بێننەوانێ. هەروەکو لە سەرەتاوە ئاماژەم پێدا سووریا بووەتە مەیدانی ململانەی جەمسەرە جۆراوجۆرەکانی دەرەوەی وڵات و بە تایبەت ناوچەکەی وەکو تورکیا و ئێران و بە دەرەجاتێکی ئیسرائیل. دیارە هەدەفەکان و ئامانجەکان جیاوازن، بەڵام هەر هەمویان چه ئیسرائیلیش و چی تورکیا و چه ئێران و هێزەکانی سەر بە ئێران لە عێراقیش قەرار وایە هێزی خۆیان بنێرنە سووریا، ئەمانە ڕۆڵیان هەیە و دۆخێکیان خوڵقاندووە کە ئەوانەی کە لەوێ حزوریانەیە یا میدیاکان بازدەواکەن کە لە دۆخی دەورانی ساڵی 2011 سووریا کە تێدا بە هەزاران کەس بە سەدان هەزار کەس کوژران و ئاوارە بوون و بریندار بوون و لە دۆخێکی نالەبارەژین، خەریکە دۆخەکە ئەگەڕێتەوە بۆ 13 ساڵەوە پێش 12 ساڵەوە پێش کە سووریای تێدا بوو. بەڵای کاگاکەوە بە بڕوای بەڕێستان هۆکاری بەرەو پێشچوونی خێرایی هێزەکانی نەیار کە ئێستا لە سووریەیە چییە و ئەوەی کە هێزەکانی سەر بە بەشار ئەسەدیش پاشەکشیان کرد هۆکارەکەی چییە بەڕایەوە؟ بە تاکید ناتوانین بڵێن ئەمە معاملەیە یا لە واقعە تواناییەکانی هێزی سەربازی دەمەشق هەرەوەندە بوو لەم شەڕەدا. بەڵام ئەوەی کە ڕوونە دیارە ئەویژەوەیە کە
یەکێک حەڵەب باسی حەڵەبمان کرد حەڵەب بەشێکی زۆر لە هێزە نیابەتیەکانی سەر بە کۆماری ئیسلامی لەو شارە بوون جگەلەوە چەندین پایگای گرنگی ڕوسیای لێبوو هێزەکانی سەر بە بەشارەسەد بەشی سپای بەشارەسەریش خۆی لەوێ حضوری هەبوو بەشێک لە حەڵەب لەلایەن هێزە نیابەتیەکانی سەر بە کۆماری ئیسلامی وەکو حیزبوڵڵا پارێزرا حیزبوڵڵا کە ئەو شکەسە گەورەی بەسەرهێنا و ئیسرائیل لە شەڕی لەگەڵ ئیسرائیلە بە تەواوەتی داڕما ئەو هێز و توانایی نەماوە چیتر لە جبهەکانی ترا وەکو سووریە و وەک بە تایبەت بۆ پاراستنی دەسەڵاتی بەشارەسەد مقاومت بکە حیزبوڵڵا کولەن لەو بەشە حەزب بووە ینی ئەو هێزە ئەسلیەی کە پێشتر وە ساڵی 2011 تا چواردا حەڵەبیە پاراست لە بەرابەر ئۆپۆزیسیۆنی ئۆپۆزیسیۆنی بەشارەسەدا لە سەفی پێشەوەی مقاومەتەکەیە بۆ حیزبوڵای لوبنان بوو ئێستا حیزبوڵای لوبنان نەماوە جگە لەوەش ئەم هێزە تەحریر و شام لەلایەن دەوڵەتی تورکیەوە لە ماوەی ئەم چەندین ساڵەیە پڕچەک کراوە ئامۆزش دراوە نەحوەی شەڕەکانیان تەنانەت هەلیکۆپتەر و بەعزە ئەدەواتێکی جەنگیان کە دەوڵەتین زیاتر هێزێکی چەکداری ئۆپۆزیسیۆنیا هێزە چریکیەکان ناتوانن ئیسفادە لەوانە بکەن وەکو هەلیکۆپتەر و یا دژی موشەکیۆمانە ئەمانەیان بەدەست و گرتو و بەکاریشیێنن دیارە ئەمانە لە ماوەی ئەم ساڵانەی ڕابردووە ئامۆزش دراون یا هێز و نیروی دەسەڵاتێکی وەکو تورکیە لە ناوە هێزانە یانە مەبەستانەوەی دوای داعش تورکیا ئەمانەی ئامادە کرەوە بۆ دووبارە بۆ هێرشکردن سەر ڕۆژاوای کوردستان بەڵێ بەردەوام ئەمانە بە تایبەت دوای ئەوەی کە حەلەب ڕزگاری بوو لە دەست ئەمانە بە پشتیوانی حیزبوڵڵا و دەوڵەتی سووریە و رووسیا دەوڵەتی تورکیا بە تەوافق لەگەڵ رووسیا ئەمانەی هەر لە بەشی ئەدلب هێشتەوانێ و لە ماوەی ئەم چەند ساڵەیە ئیدلب بنکە و بارگای ئەمانەی لێ بۆ وەڵایەن دەوڵەتی تورکیەوە پشتیوانی لێکراوە چەندین جار دەوڵەتی تورکیا داوای مزاکرەی لەگەڵ بەشارەسەد کرد یەکێک لە مەجەکانی بەشارەسەد بۆ دانوستان لەگەڵ دەوڵەتی تورکیەوە بوو کە تورکیا پاشەکشە بکە تورکیا سەرەتا ساڵی 2014 15 ئەمەی قبول نەکرد دواتر لەم مانگانەی ڕابردووشە جارێکتر داوای لێکرد و قبوڵیشی کرد بە پلە بە پلە تورکیا چۆڵ بکات بەڵام دوو مەرجیتری هەبوو یەکەم ئەوەیەوە بوو کە جبهەن نووسرا کە هەر ئەم تەحریر و شامی ئێستا لەوێ بمێنێت وەک هێزێکی سەربەسپای سووریا حسابی بۆ بکرێت یەکەم دووهەمیژەوە بوو کە ئەم هێزە بنێردرێتە ڕۆژاوە بنێرێتە شەرقی سووریە و کە بەشی ڕۆژاوە بەڵێ کوردەکان لەوێ دەسەڵاتدارن بنێرێتە ئەوێ بۆ جایەتیکردن لەگەڵ کوردەکان دیارە ئەسەد بە هەر هۆکارێک بێ ئەمەشی قبول نەکرد و ئێستا لەم بۆشاییە کە دروست بووە لە نەبوونی حیزبوڵڵا لەوێ لە تەزعیفی بەشار و لەسەد و لە نەبوونی هێزە نیابەتیەکانی سەر بە کۆماری ئیسلامی چونکە بەناو مستەشار یا سوپای قودس یا هێزەکانی سەر بە کۆماری ئیسلامی عێراق وەک حەشتی شعبی و کەتایبی ئەهلی حەق و ئەوانە کە لە سووریا حضوریان هەبوو و بەشێکی بەرچاو بوون لەوەی کە بەشار ئەسەد لە دەسەڵاتە ماوە دوای ئەو هێرشانەی سەر غەزە و سەر جنوبی لوبنان و تەزعیفی پرۆکسیەکانی سەر بە کۆماری ئیسلامی لە ناوچەکە تورکیا ئەم هەلەی قۆستەوە ئەم هەلەی قۆستەوە و سەریع لە هێزە توندڕەوەکانی کەڵکی وەرگرت بۆی کە بچێتە ناو حەڵەبەوە و تا ئێستا شەڕ بەردەوامە و ئەیانەوێت درێژە بەم شەڕە بدەن هەتاکو نێگرتنەوەی دەمەشقیش ئەوەی کە لە هەواڵەکان باسەکرێت تا چەند سەرکەوتووە بن نازانم ئایا ئەکەوێتە ناو معاملەیەکی تر و دانوستانێکی تر لەگەڵ بەشارەسەد نازانم ئێران و سووریە و تورکیا معاملەکەن سووریە دابەشەکەن ئەوەش ئەبێ داینین بۆ بزانین ڕوتی ڕووداوەکان بەرەو کوێیەچێت بەڵام ئەوەی کە ڕۆشنە ئەوەیە کە ڕۆژە ئاوای کوردستان لە مەترسیدایە چونکە یەکێک لە ئامانجەکانی ئیسرائیل بۆ خۆی ئامانجی خۆی هەیە یوجەوەیە کە ئەو ڕێگایانەیە ئەو کریدۆرانەی کە چەک ئەنێرێت بۆ حیزبوڵڵا لە سووریا دایڕمێنێ یا دایخات لە ئەبوو کەماڵەوە بگرە هەتاکوێ ئەو مەرزانەی کە مەسیرێک بوون بۆ ناردنی چەک بۆ حیزبوڵڵا زۆرتری پرد و ڕێگا و بانەکەی داڕ و خاندووە و ڕێگاکانی بەستووە ڕێگا هەواییەکان تقریبان لە اختیار خۆیاتی هەر لەم چەند شەوەی ڕابردووە گوایە
هاوپەیمایەکی بار هەڵگری گەورەی ئێرانی کە پێدەچێت چەکی تیابوو بێ بۆ هێزە نیابەتیەکانی خۆی لەوانە حزبوڵە ئیسرائیل ناچار بە گەڕانەوەی کردووە هەموو ڕێگاکانی داخوە ئیسرائیل لە بە شێوەیەکی جیاواز دەخاڵەتەکە لەم شڕەیە کە ئێستا لەوێ هەیە تورکیەش بە شێوەیەکی جیاواز ئەوەی کە تورکیا مەبەستێتی لە ناوبردننی ئەزمموی ڕۆژاوای کوردستانە لەوێ و لە هەموو هێزەکان پێشتر لە داعش کەڵکی وەرگرتووە ئێستا لە تەحریر و شام تەحریر و شام بە شێوەیەک باڵێکە لە ئەلقاعیدە و لە فیلمەکان و لە ڤیددیۆکانە کە لەوێ بیندرێت زۆریشان هێشتا مارکی داعشیان بەسەر شان و بەسەر کڵاوەکانیەوە هەیە ئەوەی کە تورکیا مەبەستێتی لە ناوبردنی ئەزمموی ڕۆژاوایە ئەوەی ئیسرائیل مەبەستێتی ئەوەی بوو کە پێم وتیت و بە شێوەیەک جارێکی تر درێژەدان بە شەڕ لەگەڵ هێزە نیابێتەکانی کۆماری ئیسلامی ئەوەی کە کۆماری ئیسلامی ئەوەی کە دەوڵەتی رووسیا و سووریا ئەیانەوێت هێشتنەوەی بەشار ئەسەدە لەوێ وەک ئەوەی کە دیارە مەجموعەیەکشتی تر هەیە کە بۆم لێکدانەوەی هەواڵە نابێدەویژەوەی کە بەشارە سەد تەمایلی هەیە بەرەو وڵاتانی کەنداوی عەرەبی بچێت بە شێوەیەک دابڕان هەبێ لەگەڵ کۆماری ئیسلامی و رووسیا و حتا ئەمریکا پەیامی بۆ ناردووە ئێمە محاسرە اقتصادیەکان ئابوووریەکان لەسەر لا بینەگەر ارتباطی قەتەی ارتباطکەی لەگەڵ کۆماری ئیسلامی ومانە ئەوە ئەگەڕێتەوە بەشێکی تر بەڵام پێدەچێت ئەم شەڕە هەتاکوێ گەیشتن بە ئامانجێک کە تورکیا مەبەستێتی درێژە بکێشێت وەجگە لەوەش ترامپ خەریکا دێتە سەرکار ئەوە تورکیا ئەوێ ڕۆڵێکی بەرچاوی هەبێ لە سووریا نەخش بنوێنێت و بە دەستێکی پڕترەوە واردی معاملە لەگەڵ ترامپا بێ تەنیا هەدەفی ئوردوغان و دەسەڵاتەکەشی وتم لە ناوبردننی ڕۆژاوای کوردستانە چ لە ڕێگەی چەکداریەوە چ لە ڕێگەی دیپلۆماسیەوە چ لە ڕێگای دۆزینەوەی متحیدانی خۆی لە ناو وڵاتانی ناوچەکەیە کاگا کۆ من گەرەکمە پرسیاری ئەوتان لێ بکەم کە مەترسیم شەڕە لەسەر ڕۆژاوە چێ بە کورتی ژاماژەتان پێ کرد بەڵام ئێستا بارودۆخی ئەو بەشەی کە لەژێر دەسەڵاتی خۆبڕێبەرایەتی چۆنەوە ئاخرین گۆڕانکاریەکان چین بەڕایەوە ئەوەی کە باسم کرد ڕۆژاوە بڕیاری مقاومەتی داوە هەروەکو پێشتریش کردوێتی هێزەکانی سەر بە هەسەدە و یەپەژە و یەپەگا لە جبهە جۆرا و جۆرەکانە لەگەڵ ئەم باڵەی سەر بە تورکیا تەحریر و شام یا هێزە تونداژۆی ئیسلامیەکانە ئێستا لە شەڕایە کوشتە و بریندارێکی زۆر لە هەردوو لا هەیە ئەوەی کە ئێستا ئامانجی ڕۆژاوای کوردستانە ئاوانجی بەڕێوبەرانی ڕۆژاوای کوردستانەوەیە کە ئەو ئاوارە ئەفرینە ئاوارەکانی خەڵکی شاری ئەفرین و یا کوردەکانێک کە لە حەڵەب گیانەکەن بە شێوەیەک بیان گوێزێتەوانێ بۆ شارێکی ژێر دەسەڵاتی خۆی و لەوێ ئەمنیەتیان پارێزێت پێشتر ئەمانە لە شەڕی ئەفرین ئاوارێ و ناوچەیە بوون جگە لەوەش بەڵێ هەروەکو پێشتری جاماژەم پێدا هەدەفی دەوڵەتی تورکیا ئەوەیە کە ئەزمموی ڕۆژاوای کوردستان لە ناوبرێت جا چ تەحریر و شام سەرکەوێت چ هێزەکانی بەشارە سەد و سەر بە کۆماری ئیسلامی و حیزبوڵڵا لەم شەڕەدا سەرکەون لە هەردوو حاڵەتەکە مەترسی بۆ سەر ڕۆژاوە هەر هەیە ئەم ئەزمونە دیموکراتیکە خۆشنێوەی کە لە ماوەی دەسەڵاتدارەتی خۆیان مەسلەی ژنانی بەگشتی چارەسەر کرده بوو پێکەوە ژیانی پێکهاتەکانی ناو سووریەی چارەسەر کرده بوو لە دەسەڵاتە لە ئەنوا و ئەخسام پێکهاتە قەومیەکان بەشدار ببوون و فەزایەک لە نوعێک لە دیموکراسی مدرن لەوێ دەسەڵاتدارەتیە کرد لەلایەن دەوڵەتی تورکیا و بەتایبەت دەسەڵاتانی ناوچەی وەکو سووریەش حتاوە کۆماری ئیسلامی ئێوێ لە بێمچێت لە هەر حاڵەتێکە کێشەیەکی جددی بۆ سەر ڕۆژاوای کوردستان دروست بێت ئەوەی کە ڕۆژاوای کوردستان دەتوانێت جارێکی تر مقاومەت بکات پێویستی بە هاوپشتیەکی جەماوەری چ لە ناوخۆ و لە چ لە دەرەوەی ڕۆژاوە هەیە تم تاوگە جێگەی بە بەشارەسە دەگەڕێتەوە بەشارەسەد لە بێدەسەڵاتی یا لە دەورانی زەحفی خۆیان ئەو بەشەی تەحویلی ڕۆژاوای کوردستانیا هێزەکانی سەر بە یەپەگە و یەپەژەوەمانەدا بەڵام لە ماهیەتەن ئەوی شەر کەسێکە وەکو ڕەجەبەر تەیبەردوغان وەکو دەسەڵاتدارانی سەر بە کۆماری ئیسلامی دژ بە دۆزی کورد بۆیە هەرسێکیان مەترسی گەورن بۆ سەر ڕۆژاوە لەمەی کە
ڕۆژاوە دەبێت چی بکات هەروەکو پێشتر لە شەڕی داعش و لە مقاومەتەکانی دژ بە دەسەڵاتی تورکیا لە کۆبانی کردی تەنیا هێزێک کە پشتیوانی ئەو دەسەڵاتەیەوە دەتوانێت بمێنێتەوە هاوپشتی و هاوخەباتی باقی پارچەکانی تری کوردستانە لەگەڵاو و هێزە دموکراتیک و ئازادی خوازەکانە لە دەرەوەی وڵات کە بێنە پشتیوانی ئەم بەشەی سووریا یا کوردستانی سووریا ئەوە لەم ئەزمەیەش لەم تەنگنایەش هیوادارم ڕزگاری بێت. بەڵێ کاگاکۆ زۆر سپاس بۆ ئامادەبوونت لە بەنامەی لێکدانەوەی هەواڵی ئەمڕۆمە. زۆر سپاس. جارێکی تر سپاس بۆ هاوڕێیاکۆوانوەری ئەندامی کمیتەی ناوەندی کۆمەڵە کە لە بەنامەی لێکدانەوەی هەواڵی ئەمڕۆمان بەشدار بوو. بینەرانی خۆشەویست سپاس بۆەوەی کە تا کۆتایی لەگەڵمان بوو.